گەیشتنە ڕووداوەگە و توانیمان لە ماوەیەکی تقریبان کەمتر لە کاتژمێرێ کۆنتترۆلی ئاگرەکە بکەین. بەڵام زەرەر و زیانی ئاگرەکە شکر بەخوا زیانی گیانی وابزانام بەو شێوەندە بۆ بریندارێکی سایق تەنکەرەکانە، بەڵام زیانی مادی 4 تەنکەر سوتاوە لەگەڵ 100,000 لتر گاز، 100,000 لتر بنزین، 3 تەنکی گاز، 1 کابینەی بنزین لەگەڵ کابینێکی ئیسراحەتی کارمەندان و ئەمە هەموو زەرەر و زیان بەپێ ئەو زانیارە و سەرەتایی ئێمە دەستمان کردو پرسیامان لە خاوەنەکانیان کردو ئەڵێن لە کاتی بەتاڵکردنی بنزینە لە تەنکەر بۆ کابینەوە بۆ تەنکیە خەزنەکانی خۆیان ئاگرەکە دەستی پێگرۆ تەشەنەی کردو. گەیشتینە ئێرە و تیمەکانمان گەیشتە ئێرە دەرکەوت تەنها یەک بریندار هەیە تاکو ئێستا بریندارەکە سوتاوە و ڕێژەی سوتانەکانی پێم وایە زۆرە بەڵام بە دەقیقی نازانم چەنە لە نەخۆشخانە چارەسەریان بۆ کردە و حالەی سلێمانی ئەکرێ بۆ نەخۆشخانەکانی سلێمانی لەبەرەوەی وەزعی باش نییە و لە مەترسیایە.